خۆشەویستم بۆی بۆچی خەیاڵی هەڵمەستیم بوو ڕاستە تۆ خۆری خۆشەویستیم بۆی بۆچی خەیاڵی هەڵمەستیم بوو بەڵام تۆ ڕۆشتی و پەیمانش هەرچی خەونم هەمووی کەوتە بەڵام تۆ ڕۆشتی و پەیمانش هەرچی خەونم هەمووی ڕێبین دەنگت خۆش بێ ئافەرم بەڕاستی من چاوم پڕ بوو لە ئاو وا بە شێوەیەکی ئەحساس بە جوانی بە نەرمی لە ئیقاع زۆر مەزبوط بووی لە ئەحساس لە تۆن زۆر زۆر بە جوانی گۆرانەکەت بووت ئافەرم ئافەرم دکتۆر سپاس بۆتە ڕێبین زۆر سپاس بەڕاستیم بەریژیم گوتیە پێشکەتنا گۆرانی مۆسیقا کوردی سەرمەلە ئێوە کۆنە بڕاستی تشتێکی خۆشی مکەمەل تەگۆ گەلێکی سپاس بۆتە زۆر سپاس شتێکی دی نابێش دەستخۆش کاکرێبین دڵخۆشترین شت لای من ئەوەیە کە بەهرەمەندێک بتوانی گۆرانی کەسێک بڵێتەوە یەکەم بووە لە ستۆدیۆ ئەستێران کەواتە وای لێ هات کە خەڵک بتوانی گۆرانی ئەوانە وەربگرێت مای دڵخۆشی بەڕاستی هیوادارم سەر بکەی و ئەو تەحویلەی کە کردیشت لە حیجازەوە بۆ ڕاست شتێکی زۆر جوان بوو ئیشەڵڵا پلەیەکی باش بەدەستدینی سەر دەکەیت هەر بژیت کاکرێبین ڕاستی زۆر زۆر هەستێکی زۆر زۆر جوان و نازێک تا ئەستێرانە گوت ناسترانێ پێتبێ ینی هەمی کەس وی شێوەی بێژن گرنگترین خاڵژی دەفنەوە بوو هەڵبژاردن ئەستێرانێ یا گونجی بوو گەل سرشتێ دەنگێتە دەست خۆشیل کەتکەم هەر بژیت سەرکەوتێ والله من زۆر دڵم خۆشە و کەیفم هات ئەو ڕۆچووکە و ئەو مامۆستایانە هەموو مدحی تویان کرد لە سەرشانەوە باش بووی دەگەڵ گۆرانی بووی یعنی ئەگە پیچە گەورەتر بای لە 20 ساڵ قەهرم دەخوارد چونکە ئەوەندە بە عشق گۆرانیەکەت گۆ لە دڵت لە هەناست لە هەموو جەیەک
ئەو جا من کەیفم هەیە بەس دەمەیە بزانم لە بۆ منیان لە بۆ یەکی دیە ئەوەیە مشکلەکە ئەگەر لە بۆ من بی هەموو نازیحت دەکەن ئەگەر لە بۆ میش نەبێ ئەوجا کەیفی خۆیانە ڕێبین چییە وەکەیە هەتا لە جل کرد زۆر ئەگەر جوان نازیعمەکەی بوو بۆوە ئەگەر نازیعم زۆر باشە زۆر باشە زۆر زۆر ڕێبین دەنگت خۆش بێ ئافرم بەڕاستی زۆر سەرکەوتوو بیت شایانی هەموو شتێکی باشیت حەقی سەفەرەکەی پێشوت کردەوە لە بەرنامەی پێشووتر من بەو شێوەیە ئامادەی تۆم نەبینی بەڵام ئافرم پێم وایە لەم تەمەنێتەوە عاشقی ڕێبین بەس بابینی خۆمان ئیمەن زۆر سپاس زۆر